دوای یأجوج و مأجوج زۆربەی زانایان دەرکەوتنی دابەیان داناوە ئەو جانداری کە لە زەوی دێتە دەرەوە. خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ فإذا وقع القول عليهم أخرجنا لهم دابة من الأرض تكلمهم أن الناس كانوا بآياتنا لا يوقنون. فرمي كاتك قيامت برپا به خوای پەروەردگار بوونەوەرێ لە زەوی دەرەهێنێ. دابە یعنی ئەوەی کە بە پێ بڕوە دەبیبی هەبێ یعنی پێیاوە بکوتێ بە زەویە. گیاندارێکی سەیرە دەریەهێنێ وەصفیان زۆر کردووە لەناو ئەقوالی عولەما وەصف زۆر هاتووە گوێی گوێی فیلە و سەری سەری گایە و چاوی چاوی بەرازە و سەنگی شێرە و ملی وشترە و ئیتر بەو شێوە وەصفیان زۆر کردووە قاچی ئەسپە و نازام بەو شێوە وەصفیان کردووە بەڵام ئەم وەصفانە هیچی یعنی دلیلی لەسەر نییە بەڵگەی ڕاست و دروستی لەسەر نییە بەڵام ئەوەندە کە دروست لەسەری بێ لە کێوی سەفا دێتە دەرەوە لە سێ شوێن دێتە دەرەوە یەکیان کێوی سەفا یەکیان لە نزیک ئەو کێوەی ئەشکەوتی حەڕای لێ لە مەکە و یەکێکیشیان لە بیابانی بینی مەدینە و مەکە لەو سێ شوێنێتە دەرەوە ئەوەی ڕای عولەمای لەسەرە بە صەحیحی وەکو قورطوبی ئەڵێ ئەفەرمێن لەو سێ شوێنە دێنە دەرەوە ئەو دابێ و کاتێکیش کە دێنە دەرەوە خوای پەروەردگار باسی کردووە ئیشەکەیان چێت تکەلیموهم لە زەویەوە دەریێنێ بۆیان قسەیان لەگەڵەکە ئینسان نییە تاوەکو ئینسان قسە بکات گیاندارە حیوانەیەکە خوای پەروەردگار خۆی دروستیەکە یخلق الله ما یشاء کەس نازانێت خۆی دروستیەکە خۆی هێنێتە دەرەوە و دەسەکە بە قسەکردن لەگەڵ خەڵکی تکەلیموهم زانایان دوو تەفسیری بۆکەن کەلم یعنی جەڕح و ئەگەر لە کەلامیشەوە هاتبێ یعنی قسەکردن یعنی قسەیان لەگەڵاکە و برینداریشیانەکە زانایان ئەفەرمون بریندارکردنەکە بریتیە لەوەی مۆرێک ئایا لە ناوچاوانی ئینسانی مسلمان ئەڵێەوە ئیماندارە و مۆرێکی ژیان لە ناوچاوانی کافرە و ئیتر ئەناسرێتەوە کە ئەوە کافرە بەو شێوە هەمویان ئەناسرێنەوە بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم أفرمي لا تقوم الساعة حتى تروا 10 آيات وذكر منها الدجال والدابة فرمي پیغمبری خدا صلی الله علیه و سلم فرمووی یەکێ لە دەنیشانە گەورەکە تانێتە دیکە دابێ قیامەت بەرپا نابێ لەگەڵ ئەوانی ترە ئەویشەوەیە بۆ شێوە دێتە دەرەوە مۆر ئەنێ بە ناوچاوانی کافرەوە کە لێی نووسراوە ئەمە کافرە مۆری ژەنێ بە ناوچاوانی مسلمانەوە لێی نووسێ مسلمانە جاخوای پەروەردگاری جەفەرمێ تكلمهم أن الناس كانوا بآياتنا لا يوقنون بۆیە زانایان فرمون تكلمهم يعني تجرحهم وتميزهم من كان يؤمن بآيات الله ومن لا يؤمن جیان کاتەوە ئەوەی کە یەقینی هەبووە بە ئاەتەکانی خوای پەروەردگار و ئەوەی کە یەقینی نەبووە بە ئاەتەکانی خوای پەروەردگار